ڕێز و سڵاو بۆیە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانە و هەڵوێست. ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆکە سێ بابەتمان بۆ ئامادە کردوون. یەکەمین بابەتیان دەربارەی بڵاوبوونەوەی ماددە هۆشبەرەکانە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا. گیرۆ دەبوون بە ماددەی مخەدر لە ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا بێداد دەکات. هەڵبەت ئەم ڕاستیە کە هەر ڕێبوارێکی ژەیبینە سەبارەت بە وێرانکاری ئەم ئازارە کۆمەڵایەتیە لەبارەیەوە قسە زۆرە. لێرەدا دەمان هەوێ یەک نمونەی دیاریکراوە بدەینە بەرباز، ئەویش بریتە لە بڵاوبوونەوەی ماددە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. ئەو ڕاستیە ئەمڕۆکە بۆ هەموو زیندانیە گاشکرایە کە هەموو جۆرە ماددەی هۆشبەرێک لە ناو زینداندا بە ئاسانی دەست دەکەوێت. تەنها ئەوە نەبێت کە جاروبار نرخی کەمێک گرانترە لە چاو دەرەوەی زیندان. ئەو بابەتە ئەوەندە ئاشکرایەوە ئەوەندە بەربڵاوە کە تەنانەت بەرپرسانی ڕژیمیش بە ناچار بوونەکەی دەسەلمێن. ئەوانەی لە ناو زیندان ماددەی مخەدەر بەکاردێنن هەر بە تەنیا ئەوانە نین کە لە دەرەوەی زیندان گیرۆدەی ئەم ماددەیە بوون، بەڵکو زۆرێک لەوانە لە زیندان فێر دەبن و گیرۆدێ بن. مەوادی مخەدر لە ئاستێکی زۆر بەریندا زیندانیان گیرۆدە دەکات و ئەوانیش لەگەڵ ئازادبوونیان ئەو دیاردەیە زیاتر دەگوازنەوە بۆ ناو کۆمەڵگە. ئەگەر گۆشەیەک لەم واقعیەتە لە زمانی بەرپرسانی ڕژیمەوە ببینین کە دان بەوە دادەنێن چۆن مەوادی مخەدر بە ناو زیندانەکاندا دەگەڕێت و قوربانیەکانی خۆی دەدۆزێتەوە. بە پێی سەرچاوەکانی ئاماری دەوڵەتی جگە لەوەی کە ژمارەیەکی زۆری زیندانیەکان محتادن بە مەوادی مخەدر، زۆر بەشیان نەخۆشی ئێدز و یان هێپاتیتیان هەیە. جەماوەری خەڵک بە باشی دەزانن کە سەرچاوەی سەرەکی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی مەوادی مخەدر کێن و لە چ پۆست و پلەیەکدان و لە ڕێگەی چ کەسانێکەوە ئەو مەوادە گەێنە ناو زیندانەکان. هەمووان نەزانن کە سەرەداوی ئەو بازرگانیە بەکوێوە گرێدراوە. فەرماندەکانی سەرەوەی سپای تروریستی پاسداران و بەڕێوەبەرانی دەستگا ئەمنیەتیەکان بە یارمەتی شەقۆکێشانی لیباس شەخسی کە لە خزمەتی ڕژیمدان هەر کامیان بە جۆرێک دەستیان لەو بازرگانیە مەرگ هێنەرەدایە. تۆڕێکی بەرینی مافیایی کە لە جەنایەتکارانی پیشەیی پێکهاتووە و سەرێکی بە پرپرسانی ڕژیمەوە بەسراوەتەوە کاری بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ئەم مەوادەیە لە ناو دەرەوەی وڵاتدا. هەروانەی کە عملیاتی ڕاوەدوونان و گرتنی قاچاقچیەکانی مەوادی مخەدر بەڕێوە دەبن خۆیان لە لایەکی دیکەوە قاچاقچی و بازرگانی ئەو بوارن. ئەوانەی کە بەڕێوەبەرانی ئەمری بە معروف و نەهی ئەز مونکەرن، ئەوانەی کە بەناو سەردارانی سازەندەگی و مدیرانی دامەزراوەکانی ڕەنگاوڕەنگی شەهید و گیانباز و کۆمیتەکانی ترن، بەڕێوەبەرانی ئەو تۆڕە بەرینە مافیایەن کە لەم ڕێگایەوە شور و شعوری لاوانی وڵاتە دەکەنە دووکەڵ و بە هەوایدا دەبن. ئەگەر بەڕاستی دەسەڵاتدارانی ئەو وڵاتە و مەئمورانی ئیتلاعاتی دەستیان لەو کارەدا نییە، ئەی چۆن تەنانەت زیندانی لە پشت دیواری زیندانیشت لە دەست ئەو بەڵایە ڕزگاری نابێت و بە ساخی دەکەوێتە زیندان و بە نەخۆشی دێتە دەرەوە. ڕژێمێک کە لە ڕێگەی ئەمدام و دەستگا پانوبەرینی ئیتلاعاتی و سیخۆڕگیەوە هیچ سنوورێکی بۆ ژیانی تایبەتی دانیشتوانی ئەو وڵاتە نەهێشتێتەوە و بێپەروا سەر دەکێشێتە خۆشببنی هەموو ماڵێک و هەموو شتێک ژێر و ژوور دەکات بۆ ئەوەی نەیارێکی سیاسی خۆی بدۆزێتەوە، دەیان پەروەندەی بۆ ساز دەکات. هۆی چییە کە ناتوانێت پێش بە پەرەسەندنی ئەو دیاردەیە لە ناو زیندانەکاندا بگرێ، جگە لەوەی خۆی دەستی تێدایە و بە دەست و فەرمانی خۆی بەڕێوە دەچێت.
توفانی شورش بستاوە هێرشی ڕاشی دێوەت ماش لەولەوە هەڵکەین ئاڵای هەڵمەداری و ڕاپەڕی ئاڵای سووری ئازادیمان شاکەوە کارگەری ڕابەر پێشەنگی جەماوەت هەستین ڕابین بۆ ڕزگاری بەشار هەستین تێکرا خوێنمشتاف روتوناکەی پاکمان لە مەگیلمیەدەم پێنەوە باواری هەڵمەت بەلاماری بیرەت باجێریکەینەوە سەرچاوەی مەینە هەموو شەڕ و کوێرەواری ستەمگەری بێواو نەیتاوە تا هەتا هەتایە دەکەینە تا شیکاگۆ دەنگەینە دەنگی یەکسر کارگەران بە تۆ با هیچ دیوارێ بەربەم دەنگە ناگی نەچەوە و ڕەنگ و پێشمنجیانە تا لە تۆ بۆ دنیایێ بێبرسی و بێمەترسی ڕابینەی کۆمەڵانی دین و چەوسەوە هەستین تێکرا خوێنمشتەف روتوناکەی پێنەوە هاواری هەڵمەت بەلاماری بیرەت باجێریکەینەوە سەرچاوەی مەینە هەموو شەڕ و کوێرەواری و ستەمگەری بێواو نەیتاوە تا هەتا هەتایە ستمکاری و حکمی سرمایه تک دین بیروخنین داری شیبینین بس یادندانه و دن بیل دنیایا اسمالا یک گرتن دایا یک گیری کشکی ستمکاری و حکمی سرمایه تک دین بیروخنین داری شیبینین بس یادندانه و دن بیل دنیایا باواری هەڵمەت بەلاماری بیرەت باجێریکەینەوە سەرچاوەی مەینە هەموو شەڕ و کوێرەواری و ستەمگەری بێواو نەیتاوە تا هەتا هەتایە بابەتی دووەمی بەرنامەیە ئەمڕۆکەمان نووسینەکە لە بەڕێز شوان سدیق لەژێر ناوی قەیرانی کوبا و ئۆکراینیا ڕووسەکان کۆڵ نادەن نێوان ئەمریکا و رووسیا ڕووبەڕووبوونەوەی چەکداری ڕووی نەداوە تەنیا گرژی سیاسی ئابووری شەڕی نوێنەرایەتیکردن بووە لە مێژووی شەڕی ساردی نێوان ڕووسیا و ئەمریکاش پاش جەنگی جیهانی دووەم و دابەشبوونی جیهان بەسەر چەند بلۆکێکی جیاواز و دیارترینیان بلۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی و یەکێتی سۆڤیەت و هاوپەیمانەکانی لە نێوان ئەم دوو سەرکردایەتیەی شەڕی سارد دوو جار هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی هاتوۆتە ئاراوە بەڵام جاری یەکەم بە دانیشتن و گفتوگۆی نێوان هەردوو لە گرژیەکان کەم کراونەتەوە و جاری دووەمیش کە قۆناغی ئەمڕۆیە هێشتا قەیرانی نێوان ئەم دوو وڵاتە خاو نەبووتەوە کە ئەویش قەیرانی ئۆکراین رووسیا زۆرترین کڵاوی ئەتۆمی هەیە لە جیهان دوای ئەویش ئەمریکایە 3800 کڵاوەی ئەتۆمی چالاکی هەیە لە بەرامبەریش رووسیا 4309 کڵاوەی ئەتۆمی هەیە لە مێژووی گرژی و ئاڵۆزیەکانی جیهان یەکێک لەو قەیرانانەی بەرۆکی جیهانی گرت خەریک بوو شەڕێکی گەورە بەرپا ببێ قەیرانی کوبا بوو
قەیرانی جێگیرکردنی موشەکی ڕۆسیە لە کوبا لە ساڵی 1962 دا بەهۆی دانانی بنکەی موشەکی سۆڤێت لە کوبا. ئەم ڕووداوە دوای هاوپەیمانی کوبا لەگەڵ یەکێتی سۆڤێت ڕوویدا، واتە لەگەڵ ئیتحادی جەماهیری شۆڕی. پاشان مەترسیەکی گەورەی بۆ سەر ئەمریکا دروست کرد و جیهانی گەیاندا لێواری ئەگەری شەڕێکی ئەتۆمی. دانانی موشەکی ئەتۆمی یەکێتی سۆڤێت بە سەرکردایەتی خڕۆشۆف هەستا بە جێگیرکردنی موشەکی ئەتۆمی لە دوورگەیەکی کوبا کە تەنیا 90 مایل لە کەناراوەکانی فلۆریدای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دوور بوو. جێگیرکردنی موشەکی ڕووسیا لە کوبا پاش ئەوە هات لە ساڵی 1959 زاینی شۆڕش گێڕانی کوبای بە سەرۆکایەتی فیدل کاسترۆ ڕژیمی کوبایان ڕووخاند و سیستمێکی کۆمۆنیستی وەکو هاوپەیمانی ڕووسیایان لە وڵاتەکان دامەزراند. ئەوەش نیگەرانی ئەمریکای لێکەوتەوە. ئەمریکا دەیهەویست کوبای نوێ بڕوخێنێ و لە بەرامبەردا سۆڤێت پشتیوانی دەکرد، بۆیە ڕووسیا موشەکی لە کوبا جێگیر کرد. سەرنجام ڕووسیا بە سەرۆکایەتی خڕۆشۆف و ئەمریکا بە سەرۆکایەتی جان ئێف کەنێدی ڕێککەوتن سۆڤێت موشەکەکانی لەوێ بکێشێنێتەوە. ئەمریکاش واز لە دەسەڵاتی نوێی کۆمۆنیستی کوبا بە سەرۆکایەتی کاسترۆ بهێنێت. ساڵی 2022 زاینی بە تەواوی ململانەی ڕۆسیا و ئۆکراین تەخیەوە و ڕۆسیا هێرشی کردە سەر ئۆکراین. ئامانجی ئۆکراین وڵاتێکی دموکراسی و دەستورێکی مەدەنی و ئەندام لە یەکێتی ئوروپا و ئەندام بێت لە ڕێزی ڕێکخراوی ناتۆ بە سەرۆکایەتی ئەمریکا. ئەم هەنگاوانەی ئۆکراین ڕووسیای تووڕە کردووە و مۆسکۆ نایەوێ هاوسەیەکی گەورەی هەبێ ئەندامی ناتۆ و ئەندامی یەکێتی ئەوروپا بێت، ئەویش بە سەرۆکایەتی ئەمریکا. لە شەڕی 3 ساڵەی نێوان مۆسکۆ و کیێف ئاماری تەواو ئێستا بە تەواوەتی لە بەردەست نییە، بەڵام خەبارەی زیانە گیانی و ئابوووریەکانی هەردوو وڵات ئێجگار زۆرە. کوژراوانی ئۆکراین زیاتر لە 90,000 کەس دەبێت. کوژرا و بریندارانی ڕووسیاش دەگوترێت نزیک بە 800,000 کەس دەبێت. هەروەها نزیکەی 7 ملیۆن هاوڵاتی ئۆکراینیش ئاوارەی ناوخۆ وڵاتانی ئەوروپا بوون. بێگومان زیانی ئابووری ئەم شەڕە تەنیا ڕووسیا ئۆکراین نییە، ئەوروپاشی گرتوێتەوە و هەڵاوسانی ئابووری بەهۆی سوتەمەنی و دانەوێڵە بە تایبەتی ئێزگار زۆرە. ئەگەر باز لە دوولایەنی شەڕەکە بکەین، ئۆکراین لە سەرەتای شەڕەکە نزیکەی 500 ملیارد دۆلاری خەرج کردووە. ئەوروپا و ئامریکا هاوکاریان کردووە. ڕووسیاش 40% بودجەی وڵاتەکەی بۆ ئەم شەڕە تەرخان کردووە. بۆ کۆتایی بەو شەڕە ڕۆژی هەینی 15 گەلاوێژ ڕووسیا و ئەمریکا بە سەرۆکایەتی ترامپ و پوتین لە ناوچەی ئالاسکای ئەمریکا کۆبوونەتەوە. هێشتا ئەنجامی نەبووە و دەبێ بەردەوام بن. بەڵام ئەوانەی کە دەبێت باز بکرێن، یەکەم ئایا ڕووسیا بە تەواوی لە ئۆکراین 18% خاکەکەی دەکشێتەوە و دەگەڕێتەوە بۆ قۆناغی پێشەڕ و لێ دەگەڕێ ئۆکراین ببێتە بەشێک لە یەکێتی ئەوروپا و ئەندامی ناتۆ؟ یان ئایا ئەمریکا بەڵێن بە ڕووسیا دەدات کە ئۆکراین نێتە نێو ناتۆوە بەشێک نەبێت لە پرۆژەی یەکێتی ئەوروپا؟ ئایا وڵاتانی ئوروپا دەست لە ئۆکراین هەڵدەگرن و شوێن بەرژەوەندیەکانی ئەمریکا و ڕووسیا ئەکەون؟ وەڵامی ئەو پرسیارانە ئاراستەی دواڕۆژی ئۆکراین و ئەو شەڕەمان پێنیشان دەدات. خاک این گندم تو خیابونه، خوشه خشم من و تو تشنه بارونه. حق ما کم نیست، زانوی غم نیست، قلب ما که دور از هم نیست. دنیای تازه این یه آغازه، پنجره تا رویا بازه. یا همه با هم، همه تنها، بلا چاو بلا چاو بلا چاو چاو چاو. میپریم از خواب یه شب مهتاب،
زۆر بەڕێز خەدیجە ئەسکەندەر بابەتێکی نووسیوە لەژێر ناوی گەندەڵی و دەوڵەتداری لاواز ئایندەی عێراقی تاریک کردووە. بەم شێوەیە دەست پێکات دەڵێت لە دیمەنی سروشتی سیاسی مۆدێرندا چەمکی دەوڵەتی لاواز تەنیا بابەتی ڕیزبەندی ئاماری نییە بەڵکو واقعەکە. عێراق وەک نمونەیەکی ئەم بارودۆخە لە ژماردێ نەتەوەیە کە بە سامانێکی سروشتی بێ ئەندازە بەڵام بەهۆی پێکاتەیەکەوە و بەهۆی خراپی حکومڕانیەکەیەوە بارگرانێکی زۆری لەسرە. دەیان ساڵە شەڕ و گەمارە و دەستێوەردانی دەرەکی و خراپ بەڕێوەبرنی سیاسی کە لێنێکی قوڵی لە لێمان خواستەکانی هاوڵاتیان لە وڵاتەوە توانای سیستمی سیاسیدا دروست کردووە. داهاتی نەوت لە بری ئەوەی ببێتە بناغەیەک بۆ گەشەپێدانی بەردەوام دووبەرێکی سیاسی قوڵتر کردوێتەوە. پێوەرەکان بۆ دەوڵەتانی لاواز یەکێکە لەو پێوەرانەی کە بۆ هەڵسەنگاندنی مەترسی داڕمان یان شکستی دەوڵەتەکان وەسف کراوە. جەخت لەسەر ئەو فشارە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیانە دەکاتەوە کە دەتوانن ببنە هۆی ناسەقامگیری. ئەم پێوەرە پشت بە چەند فاکتەرێک دەبەستێت بۆ هەڵسەنگاندنی توانای دەوڵەتێک بۆ دابینکردنی خزمەتگوزاریە ئەمنی و سەرەتاییەکان و پاراستنی سەقامگیری سیاسی و ئابووری. دەوڵەت کاتێک بە لاواز هەژمار دەکرێت کە لە چوارچێوەی پێکاتە سیاسیە هەبووەکانی خۆیدا توانای مامەڵەکردنی لەگەڵ سەرهەڵدانی خواستی هاوڵاتیانی خۆیدا نەمابێت و نەبێت کە بەهۆیەوە لاوازی لە ئەنجامی ناهاوسەنگیەکی گەورە لە نێوان چینی سیاسی و کۆمەلگادا دێتە ئاراوە. بە پێی داتاکانی پێوەری دەوڵەتە لاوازەکان لە ساڵی 2024 زاینیدا عێراق لە پلەی 31 جیهاندایە و پۆلێنی ئاگادارکردنەوەدا ماوەتەوە. ئەمەش ئاماژەیە بۆ ئاستی لاوازیەکی بەرز. ئەم پۆلێنکردنە ڕنگدانەوەی کەڵەکە بووی دەیان ساڵەی ململانێ و ئابڵۆقە و شەڕ و تێرۆر و ناسەقامگیری سیاسیە کە دامەزراوەکانی دەوڵەتی لاواز کردووە. عێراق مۆدێلێکی ئاڵۆزی ئەو وڵاتانەیە کە خاوەنی سەرچاوی سروشتی بەرفراوانن و لە هەمان کاتیشدا ڕوبەڕووی ئاستەنگی پێکاتەی دەبنەوە کە هەڕەشە لە سەقامگیری ئابووری و کۆمەڵایەتیان دەکەن. ئابووری وڵاتەکە نزیکەی تەواو وابەستەی هەناردەکردنی نەوتە. ئەمەش وای کردووە بەرەو ڕووی ناجێگیری لە نرخی نەوتی خاوی جیهانی ببێتەوە کە دارایی گشتی دەخاتە ژێر فشارێکی بەردەوامەوە. هەرچەندە سامانی نەوتی عێراقی ببوورن هەرچەندە سامانی نەوت عێراقی بۆ جۆری ئەو وڵاتانی کە لەسەرەوەی داهاتی مام ناوەندم بەرز کردوێتەوە بەڵام دامەزراوەکان وە پێکاتە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی هێشتا خسڵەتەکانی وڵاتانی لاواز و کەم داهات دەردەخەن. لە ڕووی کەرتی پەروەردەوە عێراق لە پێگەیەکی پێشەنگی ناوچەکەوە بۆ ڕیزبەندی وڵاتە دواکەوتووەکان دابەزیوە. هەروەها ڕێژەی بەشداریکردنی هێزی کار کەمە بە تایبەتی لە نێوژناندا کە یەکێکە لە کەمترین ڕێژەکان لەسەر ئاستی هەموو جیهاندا. بە هەمان جۆر وڵاتەکە بەدەست لاوازی سەرمایەی مرۆیی و مادی و تێکچوونی ژینگەی بازرگانی و ڕێژەی بەرزی هەژاریەوە دەناڵێنێت کە ناڕێژەیە لەگەڵ قەبارەی سامانە سروشتیەکانی وڵاتەدا. ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی عێراقی ڕنگدانەوەی ئەم دابەزینە پێکهاتەیە. خراپی دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک ئاو و کارەبا و گواستنەوە و هیتر بوونەتە هۆی تێکچوونی کوالێتی ژیان. هەروەها لاوازی ئەم کەرتانە بربەستێک لە بەردەم گەشەسەندنی ئابووری پێک دەهێنێت. لەگەڵ ئەوەشدا پاراستنی چینە لاوازەکان و پێشخستنی مافەکانی مرۆڤ وەک تەحەدای بنەڕەتی ماونەتەوە هێشتا. جگە لەوەش بەهۆی بەردەوامی ناکۆچی نێوان حکوومەتی فێدەراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگاکانی بەرهەمهێنەری نەوت وڵات توش ناهاوسەنگی لە دابەشکردنی سەرچاوەکانی داهاتدا بووە. وای کردووە دامەزراندنی سیستەمێکی دادپەروەرانەی دابەشکردنی داهات وابەستەی کێشە سیاسیەکان ببێت. ئەمەش بەهۆی ئەوەیە کاتێک سەرچاوە سروشتیەکان دەبنە گۆڕەپانێک بۆ ململانێ نەک ئامرازێک بۆ گەشەپێدان. بۆ نمونە عێراق دەستی بەسەر موچە و بودجەی هەرێمی کوردستان داگرتووە. بە گوێرەی راپۆرتەکانی بانکی نێودەوڵەتی ببورن عێراق بەهۆی لاوازی حکومڕانی و لاوازی دامەزراوەکان و بەردەوامی دەستێوەردانە دەرەکیەکان کە بڕیاردانی سەروەری تێک دەدات وەک دەوڵەتێکی لاواز پۆلێن دەکرێت.
جگە لەوەش گەندەڵی بەربڵاو لە ناو دامەزراوەکانی دەوڵەتدا متمانەی گشتی لە ناو بردووە و کاریگەری ئیدارەی حکوومەتەکەی بربەست کردووە. سەرەڕای دووبارە بوونەوەی هەڵمەتەکانی دژە گەندەڵی ئەنجامەکانی سنووردار بوون کە بۆتە هۆی سەرهەڵدانی ناڕەزایەتیە جەماوەریەکان و داوای چاکسازی ڕیشەیی و کۆتایی پێهێنان بە هەژمونی دەستە بژێرە سیاسیەکان دەکەن. هەروەها گۆڕانکاریە بەردەوامەکان لە حکوومەتەکان و ململانێ بۆ پۆستەکان ناسەقامگیری سیاسی گەورەتر کردووە و توانای دەوڵەتی لاواز کردووەتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگە ئابووری و کۆمەڵایەتیەکانیش. عێراق ئەمڕۆ لە لێواری دۆخێکی خراپ و ناسک داوەستاوە لە نێوان خلیسکان بەرەو لاوازی زیاتر یان گۆڕانکاری بۆ دەوڵەتێک کە پێکهاتێکی دامەزراوی خۆڕاگری هەبێت. ئەگەر عێراق خاوەن بڕیار بێت ڕەنگە ئاسۆیەکە بێت، بەڵام عێراق سەروەری و توانای بڕیاردانی لە دەستداوە و لە دەرەوەی عێراقەوە بڕیار بۆ عێراق دەدرێت. ئەمە دوایین بابەتی بەرنامەی ئەمڕۆکەمان بوو. بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەکە. زۆر سپاس بۆ ئێوەی عزیز کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوای کە ناوڕۆکی بەرنامەی ئەمڕۆکەمان جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.